چۆن گۆڵەکە لە یەکێتی کرا. چۆن ئەردۆغان سوودانی و شیعەکانی ناچار کرد بە ڕێکەوتنەکە ڕازی بن. ئەردۆغان هەموولایەکی ئاگادار کردبەوە ئەگەر پارێزگاری کەرکووک یەکێتی بێت فڕۆکەخانە دادەخات و بۆردومانی سنووری کەرکووک دەکات. ڕۆژی چوارشەممە 29 ئایاری 2024 محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەرپەرشتی سێم کۆبوونەوەی لایەنە پێکهێنەرەکانی ئەنجومەنی پارێزگاری کەرکووکی کرد کە لە چوارچەوەی هاوپەیمانی بەڕێوەبردنی کەرکووکدان. بەپێی ڕاگەیەنراوی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەکەدا هەوڵی پەسەندکردنی ڕێکەوتنی سیاسی نێوان پێکهاتەکانی پارێزگاکە باس کراوە لەگەڵ ئەو ڕێکارانی کە دەبنەهۆی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگاکە کە زیاتر لە 4 مانگ دەبێت دواکەوتووە. وەگەوەی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردوتەوە ئەو کاغەزە سیاسیە پەسەند کرا لەگەڵ تاوتوێکردنی هەندێک تێبینی و پێداچوونەوەیان، هەروەها ڕێککەوتون لەسەر کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ دەستپێکردنی ڕێکارە دەستوریەکان بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەیی و هەروەها پەسەندکردنی ناوەڕۆکی کاغزە سیاسیەکە. ڕۆژی 21 کانونی دووەم کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ئەنجامی کۆتایی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی پەسەند کرد کە ڕۆژی 18 کانونی یەکەمی 2023 هەڵبژاردننی بۆ کرا. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 16 ئەندام پێک دێت. لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق یەکێتی 5 ئەندام و پارتی 2 ئەندامی ئەو ئەنجومەنەی بەدەستهێناوە. فراکسیۆنە عەرەبیەکان کە ڕۆژی 30 مانگی ڕابردوو هاوپەیمانەتیەکەیان 6 کورسیان بەدەستهێناوە و تورکمان 2 کورسی و کریستیانەکانیش 1 کورسیان بەدەستهێناوە. هەرچەندە بڕیار بوو بافڵ تاڵەبانی خۆی بەشداری کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە بکات لە کەرکووک، بەڵام بەهۆی بەشدار نەبوونی هیچ بەرپرسێکی باڵای پارتی 2 ئەندامی وەک شاخەوان عەبدوڵڵا و ڕێبەر ئەحمەد ئەویش پەشیمان بۆتەوە. هاوکات پێشتر پەیام بۆ بافڵ تاڵەبانی نێردراوە کە ئەگەر یەکێتی دەیەوێت کەرکووک بۆردومان نەکرێت و هەروەها فڕۆکەخانەکەشی دانەخرێت دەبێت لە ئاست ئەو ڕێککەوتنە بێدەنگ بێت و لە بەرامبەردا یەکێتی بە چەند پۆستێک قەرەبوو دەکرێتەوە. بە گوێرەی زانیاریەکانی تیوار سەردانەکەی ئەردۆغان هەموو پلانەکانی یەکێتی و تەنانەت لێکتێنەگەیشتنی یەکێتی لەگەڵ تورکمان و عەرەبەکان و سوودانیشی تێکدا، چونکە لە دیدارەکەی ئەردۆغان لەگەڵ سوودانی و ئەوانی دیکە ئەوەی گوتبوو کە نابێت کەرکووک بکەوێتە دەستی پارتی کرێکارانی کوردستان ئەگەرنا فڕۆکەخانەکەی دادەخرێت و هەروەها بردومانیش دەگاتە سنووری حکوومەتی عێراق، بۆیە نامانەوێت سلێمانیەکی دیکە ببێتە کێشە بۆ ئێمە و بۆ عێراقیش. ئەوەش واتە پارێزگارەکەت دەبێت دژە پارتی کرێکاران بێت. هاوکات یەکێک لە مەرج و ڕێکەوتنەکانی نێوان عێراق و تورکیا و بە تایبەتیش سوودانی و ئەردۆغان پەیوەست بووە بە پرسی پارتی کرێکارانی کوردستان. لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە 29 ئایار کە پێکهاتەکانی کورد و تورکمان و عەرەب ئامادەبوون، ڕێکەوتنێکی نێوان خەمیس خەنجەر و پارتی و تورکمانەکان خراوەتە بەردەم سوودانی و هەروەها پێشتر سوودانی لەسەر ئەو پرسە لەگەڵ پارتی گفتوگۆی کردووە. ئەوەی ناڕازی بووە هەریەکە لە خالی شوانی و نزار ئامێدی بەشدار بوون و باتوندی دژی ئەو ڕێکەوتنە وەستاونەتەوە. هاوکات هەریەکە لە ئەرشەد ساڵحی و حەسەن توران بەشدار بوون، بەڵام ئەرشەد ساڵحی لەژێر فشاری تورکیا بێدەنگ بووە و بە هەموو شتێک ڕازی بووە. بە گوێرەی زانیاریەکانی تیوار لە کۆبوونەوەکەی دوێنێ چوارشەممە لایەنە براوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، پارتی دیموکراتی کوردستان و بەرەی تورکمانی و خەمیس خەنجەر ناوەڕۆکی ڕێکەوتنێکی پێشوەختەیان ئاشکرا کرد کە پۆستی پارێزگای کەرکووک بۆ ماوەی ساڵێک بدرێت با پارتی و ساڵێکی دیکەش بدرێت با تورکمان و 2 ساڵی کۆتاییش بدرێت با لایەنە عەرەبیەکان. لە بەرامبەردا نوێنەرەکانی یەکێتی و بە تایبەت خالید شوانی بە توندی دژی پێشنیاری ئەو سێ لایەنە هاتوونە دەنگ. هۆکارەکەش ئەوە بوو کە نوێنەرەکانی یەکێتی لەلایەن بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانیەوە ئاگادار نەکراونەتەوە لەسەر ئەوەی ڕێکەوتنێکی لەم شێوەیە کراوە، چونکە ئەوان پێشوەختە ئاگادار بوون. تیوار ئەوەی زانیوە بەهۆی هەڕەشەکانی تورکیا و ترس لە سزای نوێ یەکێتی بێدەنگی هەڵبژاردووە و پێناچێت کاردانەوەی توندیشی هەبێت، بەڵکو تەنیا هەوڵێکی کەم دەدات کە ڕێکەوتنەکە سەرنەگرێت. سەبارەت بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی ئەو سێلایەنە خستویانەتە ڕوو، سەرچاوەیەکی باڵا لە یەکێتی بە تیواری وتووە
کە ناتوانن ڕاستەوخۆ وا بڵن، بەڵام لە ڕێگەی پەیج و میدیا سێبەرەکانیەوە ئەوە بڵاو دەکەنەوە کە ئەوەی کراوە ئەجەندای بەرەی تورکیا و پارتی و تورکمان و خەمیس خەنجەرە. ئەوەی هەیە تا ئێستا گوایە یەکێتی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو ڕێکەوتنە نییە و نایەوێت سەر بگرێت، بەڵام سوودانی دەیەوێت هەرچی زووە ئەو بابەتە یەکلایی بکاتەوە و بیکاتە دەستکەوت و کارتێک بەرامبەر لایەنەکانی دیکە. هەروەها سوودانی پێداگر بۆ گوتوێتی شارێک ئاوا ناکرێتە قوربانی خواستەکانی حیزبی و هاوکات لە ساڵی 2010ەوە ئەوە بڕاوەتەوە کە ئەنجامی هەڵبژاردن ناکرێتە پێوەەر بۆ دانانی پارێزگار لە کەرکووک. لە کۆبوونەوەکەدا هەریەکە لا ڕێبەرەحمەد نوێنەری پارتی و لایەنە تورکمانیەکان بە سەرۆکایەتی حەسەن توران و خەمیس خەنجەر سەرۆکی حیزبی سیادا ناوەڕۆکی ڕێکەوتنەکەیان ئاشکرا کردووە بە شێوەیە کە پۆستی پارێزگاری کەرکووک ساڵی یەکەم بۆ پارتی بێت و قایم مەقام بۆ عەرەب و سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان، هەروەها ساڵی دووەم پارێزگار بۆ تورکمان قایم مەقام بۆ پارتی و سەرۆکی ئەنجومەن بۆ عەرەب و ساڵی سێهەم و چوارەمیش پارێزگار بۆ عەرەب و قایم مەقام بۆ تورکمان و سەرۆکی ئەنجومەن بۆ پارتی. جێگەی ئاماژەیە کە یەکێتی نیگەرانی خۆی لە ڕێگەی قوبات تاڵەبانی گەیاندۆتە نێچیروان بارزانی و پارتی. قوبات تاڵەبانی وتوێتی نیگەرانین کە ڕێبەرەحمەد و شاخەوان عەبدوڵڵا نوێنەرانی پارتی لە بەردەم سوودانی لە کەرکووک پشتگیریان لا ڕێکەوتنێکی لەم شێوەیە کردووە و ڕێبەرەحمەد لە کۆبوونەوەکەدا گوتوێتی کە عەرەبێکی باش لە کوردێکی خراپ باشترە بکرێتە پارێزگار. ئەوەش یەکێتی بە تەواوی نیگەران کردووە لەو قسەیە. بە گوێرەی زانیاریەکانی تیوار بڕیارە لە ڕۆژی شەمەوە یەکێتی دەست بە هەوڵەکانی بکات بۆ شکست پێکێنانی ڕێکەوتنەکە لە ڕێگای بەغداوە، بەڵام لەوە ناچێت سەرکەوتوو بێت، چونکە کارتی سوودانی بەهۆی تورکیاوە کارتێکی بەهێزە و شیعەکانیش پێ ناچێت ئامادە بن کەرکووک بکەنە قوربانی لە پێناو یەکێتیدا.